ئەرێ کاکە نازانم نا بەدەست خۆم نییە دڵم پیسە و تەواو. بۆ دڵت پیسە بۆ سەبەبێکم دەرێ بەس لەبەرەوەی خێزانەکەت خێزانێکی باشە ماغەزورات کەسانێکی باش و مؤدەبن بەس ئەگەر تووشی کەسی خراپ بوویت هەوات ناکرد بەڵام فەرم دەی خوشکەکەی خۆتە با خوشکی خۆت باش وکە مێردەکەی ئاوا بێ قبول یەکەی نازانم نییە قبول یەکەی یان نا بۆ واکەی سەبەب تۆ خۆت تێکچوویتە نەفسیان تێکچوویتە بڕۆ لای دکتۆرێک زۆر باشترە بۆ من شێتم بچمە لای دکتۆر شێتی ئەی باشە بۆ بیر ناکەیتەوە لە خۆت بۆ خێزانەکەت خۆتەی خێزانە هەموویانە بۆ بیر ناکەیتەوە دوای ژەڵێ وەڵاهی من کەسم نییە بۆ هەر بەڕاستی تاکەی وە ئەبی ئێستا چی بکەم سەر من بەڕای تۆ من چی بکەم جۆ لەم نەگری دەبی خێزانەکەت بێتەوە بۆ یەک ئای نامەوە بۆ هاتوومە لای تۆ هاتووی دەی جۆ بگرە بۆ بە تووڕێی قساکە یەکەم جارە بێ خۆت نەرم بکەیتەوە یێواش یێواش من ناونیشانێ و دکتۆرە دەبێ بڕۆ لای دکتۆرە بۆی باشەوە بی سەر من چۆن بچمە لای دکتۆر بەو هەیکەلەوە ئاخر بۆ هەیکرد عیبی چییە هەیکرد عیبی چییە دکتۆرێکە دەروونت تێک چوە دکتۆرەکە چاک دەکاتەوە هەر ئەوەنەی خێزانەکە دروست کەرەوە ئەو ئافرەتە لە ماڵی باوکێتی گوناحە هەی جۆ بگرێ جۆ ئەوە نەیفعال مەکە ئەوەنە غەڵەت مەکە لە جیاتی ئەوە دانیشە ئارام بە خۆت دروست کەرەوە من ئەچم بابە من ئەچم دەستی غەزورت ماچەکەم بەسە بەرەو کێشە حەل بێت بەڵام خێزان با تێک نەچێت کاتێک تۆ و خێزانە جوانن بەیەکەوە بن نەکەریەکەو لەلایەک بن بەڵام خۆشێت نیمە دەچیت و تەواو مناقەشەم نابێت کاک شەرەم چارەسەرکردنی دڵپیسی زۆر ئاسانە بەڕاست دکتۆر ئەگەر چارەسەرەکەیە دە پێم برێ با منش لە کۆرە و دڵپیسەی ببمەوە هەیە بەڵام ئەم هەندێک پرسیار لێ دەکەم دەبی بەڕازگۆیی جوابم دێوە هەتا چارەسەرکردنەکەی زووتەوە بەسەر چاو یەکەمین پرسیار جەنابەت متمانەت بە خێزانت هەیە ناوەڵا دکتۆر لەبەرەوەی زۆرم خۆش دەوێت لەبەر چێ هیچ غەڵەت لێ بینیە دکتۆر هەرەوە مابوو چما شەش غەڵەتی لێ بینم سەری نابڕم تۆ پرسیارە بۆ قوربان ئارام بۆ تو ئارام بۆ نوعی ناکرێت باشە ئەوە تەنها پرسیارە کاک شەهرام با چیرۆک تۆ بجێڕمەوە باشە لە هەمان حاڵەتی کە تۆ ئێستا تێدای برادێکم هەبوو دڵی زۆر پیس بوو لە خێزانەکەی حەبەتزیدی خەڵەکەی بێزار کرد و خەڵەکەش لێی بێزار بوو یعنی نەمازانین چی دەکە بکەین باشە بە دوایدا چون بینیمان کە ئەو کوڕە عێلاقەش ناشەرعی هەیە لێ بەچاوی خۆی تەماشای خێزانی خۆی دەکرد دکتۆر ئەگەر مەقسەدەدەم نا ئەمن هیچ شتێکیوام نییە شەرنی ئێستا بی لەوانەیە قەدیم بیتن باشە بەس ئەو حاڵتانەیە کە ئەو دڵپیسێ دروست دەکەن آخر دکتۆرە من لە ژیانم حەزم نەبووە مەسەلەن لەگەڵ ئافرەتێک عیلاقەدا بنم هەر خێزانەکەی خۆمە بێت گەلەویژی چاوم کەسی کە نابینی باشە هیچ بابەتەشکە نییە مەتەن لێ قەلەق بی دکتۆر دەزانی کۆ دڵپیسەکەی من یعنی کاتێک کە خێزانەکەم دەبینم کەسێک تەمەشای دەکا یان شتێک لە ناخەوە لە دڵمەوە شتێک ئازارم دەدا دەڵێم لۆ تەمەشای دەکا لۆ لەبەرچی هەم قەلبم تێک دەچی دڵ ناخم هاوار دەکات دکتۆر بێجگە لەوەش بە تایبەت کوڕەپلکێکی هەیە وەختی خۆی کوڕەپلکەکەی خۆشی دەویست بەزەوە نابڵێ خێزانەکەم خۆشی بوێ نانا خێزانەکەم خۆشی ویست بامە قەت نەمدەهینە بەس کوڕەپلکەکەی خۆشی دەوێ کاتەگە و کوڕەپلکەی دەبینم ڕێک چاوم تاریک دەبی دکتۆر ئاگام لە هیچ نامینێ بەس مایە بەر ببمەوە حەزم لێ بیکوژم بەدەست خۆم نییە ئەوە نییە تو تۆزێک ئارام بۆ جانت باشە هەم پێ دەرم خێزان تاوانی چی لەو بابەتەی ئەمە یەک دوو هیچ ئیشتت شاراوەت لێبینینە یعنی دکتۆر کاتێک کە ئەو کوڕەپلکەی دەبینم ڕاست بەرچاوم تاریک دەبی حەزم لێ بیخنچێنم ئارام بووە ئارام بۆ قوربان ئێستا خێزانەکەت تاوانی چێ لەو بابەتەی کاک شەهرام ماشەڵات لێبی گەنجش جوان بەڕەوەشت یعنی تاکیدم لەوەی باوەڕم بەوەیە کە خێزان لە تو کەس نابی لە تو زیاتر باشە تکایە خۆت بەکەم مەزانە تۆزێک متمانەت بخۆبی تۆزێک سقەت بخۆبیتن باشە ئەوە هەمووی وەهمەکە لە خۆ دروست کردیا دەبی لێ بێ دەرێ